لأنها جزء من عمل من أبرز أعضائه المتميزين الذين دعموا الحركة الثقافية والأدبية على المستوى المحلي والعراقي والعالمي. بەڵام دەبێت بەیەوەی بەڕێزی ڕابگەێنێ کە ئەم سەنجەرە ڕۆژ دەتوانێت سەقامگیری و تێکنۆلۆژیان و گەشەکێدان ئاشتی دروست بکات. بە پێشەوانەی ئەوە بە درێژایی تەمەنی دەوڵەتی عێراق بۆ هەموو کەس دەرکەوتووە کە سیاسەتی جینۆساید و ئەنفال و کیمیاباران و تعریب کە بە شێوازی جۆراژێر بەردەوام بووە و ئێستاش بەردەوامە. نەوەی سەنتەری ڕۆشنبیری زوهدی داودی لە کەرکووک خزمەتکردنە بە بواری ڕۆشنبیری لە شارەکەدا. زوهدی داودی بۆ خۆی کەسێک بۆ یان ناوێک لە ناوە هەرە دیارەکانی کەرکووکە، یەکێک لە کەڵە نووسەرەکانی کەرکووکە، لە ئاستی ڕۆمان و چیرۆکنووسیدا یەکێکە لەو پیاوانەی لەو نووسەرانەی کە لە جیهانی عەرەبیدا ناوبانجێکی گەورەی هەیە. زوهدی داودی پیاوێکی ڕۆشنبیر و پیاوێکی پێشکەوتن خواز بووە، بۆیە ئەو سەنتەرە کراوەتەوە بە ئامانجی ئەوەی خزمەت بە بواری ڕۆشنبیری، خزمەت بە ڕۆشنبیران، ئەدیبان، نووسەران، هونەرمەندانی ئەم شارە بکە و هەوڵدا ئەو بۆشایە ڕۆشنبیری و فکریەی لە نێوان کۆمەلگا و کای ڕۆشنبیریەکاندا هەیە کەمیان بکاتەوە و کاری جددیان لەسەر بکات.